لای پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە. فەرحان سڵاو لێبێ و بەیانیت باش. هەواڵ و زانیاریەکان و نوێترین زانیاریەکان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا لای تۆچین بە ئێوە بەبینەرانی بگەێنیت. چنوورم کاتی تۆ تەواوی بینەرانی گەلی کوردستان باش دیارە من ئێستا لە ناو نەخۆشخانەی وەفام ئەمەی لە پشتمەوە دەبینرێ بەشێکن لە قاوشەکانی نەخۆشخانەی وەفا و زۆرێک لە نەخۆشەکان ئێستا لەم نەخۆشخانەیە جێگیرکراون. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەرمانی نەخۆشخانەکانی سنووری پارێزگای هەڵەبجە کەمی کردووە. کۆگاکانی دەرمانی تایبەت بەم نەخۆشخانەیە دەرمانەکانیان بەرەو تەواوبوونە ڕۆشت و چەندین کێشەی گەورەی داراییان هەبوو. حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەەوە تاوەکو ئێستا تەنها با بڵێن 170 میلیۆن دیناری بۆ ئەم نەخۆشخانەیەوە بۆ تەواوی کەیسەکانی کۆرۆنا لە سنووری پارێزگای هەڵەبجە نردوو. بۆیە دواتر تیمی ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەیان ڕاگەیاند کە ئەوان ناتوانن بەردەوام بن دەست لە کار دەکێشنەوە. حکوومەتی هەرێمی کوردستان شەوی ڕابردوو 500 میلیۆن دیناری خسوەتە سەر با بڵێن حسابی تیمی ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە بڕیارە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان بەکاربێنرێت. بەڵام ئەمە لە کاتێکدایە ئەمە پێویست با بڵێن ئەم بڕەپارەیەکی کەمەوە پێویستیان بە بڕەپارەیەکی زیاتر هەیە لەبەرەوە لە نەخۆشخانەکەدا ئامێر با بڵێن کەمی ئامێریان هەیە و کەمی پێداویستی و دەرمانیان هەیە. جگە لەوەی ئەو هەموو کارمەندەی کە لێرە دەوامەکەن پێویستیان بە خۆپارێزی هەیە ئەو جلوبەرگانەی کە لەبەریەکەن چەندین گرفتی دیکە لە نەخۆشخانەکە هەن. بۆیە ئەمان تیمی ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا داوای ئەویان کردووە کە بودجەیەکی تایبەت هەبێت کە مانگانە تایبەت بێت بە نەخۆشانی کۆرۆنا لەم نەخۆشخانەیەدا بۆ ئەوەی بتوانن باشتر ڕوبەڕووی ڤایرۆسەکە ببنەوە. لە ئێستادا 30 نەخۆش لەم نەخۆشخانەیەدا هەن، زیاتر لە 11 نەخۆشیان لەژێر ئۆکسیجیندان و ئەوانشی کە لەم نەخۆشخانەیەدان هەموو ئەوانن کە نیشانەی توندیان هەیە و پێویستیان بۆ لێرە بمێنەوە. دەنا لە دەرەوەی نەخۆشخانەکە چەندی نەخۆشی دیکە هەن کە هەڵگری ڤایرۆسەکەن. ڕۆژانش بە پێی پشکنینەکان لەم نەخۆشخانەیە زیاتر لە 140 پشکنینەکان پۆزەتیڤن و ڕۆژ بە ڕۆژ ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگاکەدا زیاد دەکات. بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشیەوەیە کە تیمێکی تۆکمە هەیە لەم نەخۆشخانەیەدا کە بەردەوامن سەرەڕایەوەی کە موچیان وەرنەگرتووە و چەندین قەیرانی دیکەش لەم نەخۆشخانەیەدا هەبوون، بەڵام توانیویانە هەر خزمەت بە نەخۆشەکان بکەن و وا بکەن ئەوەی کە دێتە ئەم نەخۆشخانەیە با بڵێن بەبێ چارەسەر نەچێتە دەرەوە. ئەوان هەمیشەش داوای ئەوە لە هاوڵاتیان دەکەن کە پێویستە خۆیان بپارێزن و تێکەڵی نەکەن و هەوڵ بدەن دوورکەنەوە لە قەرەباڵغی. لەلایەکی دیکەەوە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک هەواڵ و زانیاری دیکە هەیە. کاتژمێر 11 لە بەرامبەر پراوێستخستنی پارێزگای هەڵەبجە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە بەردەم مۆنومێنتی هەڵەبجەشین و توێژە جیاوازەکانی هەڵەبجە ژمارەیەک لە چالاکوانان کۆ دەبنەوە پەیامێکی ناڕەزایی ئاراسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. هەر کاتژمێر دە و لە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای شارە زوور ژمارەیەک لەو کارمەندانی کە ڕووناکیان بۆ ئەم شارە هێناوەتەوە ئێستا خانەنشین بوون، خەڵاتی ڕێزلێنانیان پێدەدێت و سوپاسگوزاریان ئاراستە دەکرێت لە پایە و خزمەتانی کە کردویانە بە پارێزگای هەڵەبجە. لەلایەکی دیکەوە کاتژمێر 11 لەم نەخۆشخانەیەدا ڕێکخراوی سەروەری هەڵەبجە هەڵمەتێکی دابینکردنی دەرمان و پێداویستی بۆ نەخۆشخانەکە کە لە ماوەی ڕابردوودا دەستی پێکردووە. کاتژمێر 11 لێرە بەڕێوە دەچێت کە ژمارەیەک پێداویستی و کۆمەک دەگەێنێتە نەخۆشخانەی وەفا. ئەمە ئەو زانیاریانن کە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانت. وەڵێ خۆشەویستان